پوتن بەم لێدوانە خۆی بە پیتەری یەکەم دەچوێنێت. ئەو پێی وایە دەتوانێت شوێن هەنگاوەکانی پیتەر بکەوێت. بۆ نمونە باسی دامەزراندنی شاری سان پێترسبۆرگەکە لەلایەن پیتەری گەورەوە. کاتێک پیتەری گەورە پایتەختێکی نوێی بۆ رووسیا دامەزراند، هیچ کام لە دەوڵەتە ئەوروپیەکان دانیان بەو ناوچەیەدا وەکو بەشێک لە رووسیا نەنا. پیتەری گەورە سەرکردایەتی جەنگێکی 21 ساڵی کرد بەرامبەر بە وڵاتی سوید. ڕەنگە بڵێن بۆ ئەوە بوو کە شتێک لە خاکی سوید بپچڕێت، بەڵام تەنها زەویەکانی گەڕاندوەتەوە. سەرۆکی رووسیا دامەزراندنی شاری سانت پێترسبۆرگ لەلایەن پیتەری گەورەوە بە تەماحی ڕووسەکان لە سەردەمی مۆدێرن بەراورد دەکات و دەڵێت پیتەری گەورە یەکەمین ئیمپراتۆریەتی رووسیا بوو کە یەکەم جار وەکو تزارێک و دواتریش وەکو ئیمپراتۆر لە ساڵی 1682 تا 1725 بۆ ماوەی 43 ساڵ حکمی رووسیای کردووە. پیتەری گەورە پایتەختێکی نوێی بە ناوی خۆیەوە بۆ رووسیا دامەزران کە شاری سانت پێترسبۆرگە. ئەم شارە زێدی پوتینیشە. پیتەری گەورە پێترسبۆرگی لەسەر زەوی سوید بنیادنا کە داگیری کردبوو. پوتین بە شەڕکردن لە بەرامبەر ئۆکراین پێویستی بە بەڵگەی مێژووی وڵاتەکەی خۆی هەبوو. جوڵەکانی خۆی بەرامبەر بە ئۆکرانیا و چۆنێتی دەوڵەتداری وەک پیتەر دەچوێنێت. هەر بۆیە لە سەروبەندی شەڕی ئۆکرانیا دێت و ڕۆژێک بۆ ساڵیادی لەدایکبوونی پیتەر دادەنێت لەژێر ناونیشانی پیتەری گەورە لەدایکبوونی ئیمپراتۆرێک. ئەمە لە کاتێکدایە پێشتر پوتین بەم شێوەیە لەم بۆنەیەدا بەشداری نەکرد و بەشداری پڕڕەنگی پوتین بۆ ئەوە دەگەڕێتەوە کە پاساو بۆ ئەو شەڕی خۆی بهێنێتەوە و قەناعەت بە ڕووس بکات لە هەمبەر جوڵەکانی بەرامبەر بە خۆرئاوە. سەرۆکی رووسیا جەختی لەوە کردەوە کە ئۆکرانیا هیچ شوناسێکی نەتەوەی و نەریتی دەوڵەتداری نییە. بەرامبەر بە قسەکانی و داگیرکاریەکانی بۆ رووسیا، ڕاوێژکاری باڵای سەرۆکی ئۆکرانیا لێدوانەکەی پوتینی بە هەوڵێک بۆ بەیاساییکردنی دزینی خاکەکەیاندانا. پیتەر کەسێکی پێشکەوت و خوازی خۆسەپێن بوو کە هەم لەلایەن محافزکارەکان و لێبڕاڵەکانیشەوە ڕێز لێگیراوە. لە جەنگی گەورەی باکووردا دەوڵەتی سویدی بەزاند. ئەمە ژوای کرد رووسیا ببێتە هێزێکی پێشەنگ لە دەریای باڵتیک و یاریگەرێکی سەرەکی لە کاروبارەکانی ئەوروپادا. ئەگەرچی پوتین هەمیشە سەرسامی پیتەر بووە، بەڵام پوتین نزیکایەتی قەیسەر لە ئەوروپاوەی نادیدە گرتووە. پیتەری گەورە لە گەنجیدا ئیلهامی لە گەشتەکانی بۆ ئەوروپا وەرگرت بۆ گۆڕینی رووسیا بۆ هێزێکی گەورەی ئەوروپی. پیتەری گەورە لە سەردەمی دەسەڵاتی خۆیدا چاکسازی سیاسی و سەربازی و کۆمەڵایەتی بەرفراوانی ئەنجامدا بە ئامانجی بە ڕۆژئاواییکردنی رووسیا. ئیمپراتۆرەکە بەوە ناسراوە کە پەنجەرەی رووسیای بەڕووی ئەوروپادا کردەوە. بەڵام زۆربەی شارەزایان پێیان وایە کە پوتین ئەو پەنجەرەی داخست بەهۆی هێرشەکانی بۆ سەر ئۆکرانیا. لە کاتێکدا ململایەنەکانی رووسیا لەگەڵ ئۆکرانیا لە هەموو کات زیاتر لە مێژوودا رووسیای لە ئەوروپادا بڕاندووە. گەشتەکان بۆ یەکێتی ئەوروپا قەدەغە کراوە. بەهۆی ئابڵۆقەکانی سەر رووسیا هاوردەکردن لە ڕۆژئاوە بۆ رووسیا بڕێندراوە. تەنانەت هەندێک لە ناڕەزایەتیەکان لە ناوخۆی رووسیاوە دژ بە پوتین بەرپاکرا لە بەرامبەر هەڵگیرساندنی جەنگ لە ئۆکرانیادا، چونکە هاوڵاتیانی رووسی بەدەست لێکەوتەکانی جەنگ لەسەر ئابووریەوە دەیان ناڵات. چاودێران پێیان وایە خەڵکی رووسیا هاوشێوەی سەردەمی سۆڤێت لە تەواوی جیهاندا بڕاون. توێژەران لە بەشی بازرگانی زانکۆی یێڵ ئەوەیان خستۆتە ڕوو کە زیاتر لە هەزاران کۆمپانیا تەنها پاش 2 مانگ لە جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا کۆمپانیاکانیان داخست و بزنسەکانیان ڕاگرتووە.